من نور سردار مصطفى تمنم 15 ساڵە داهێنەری بیرۆکەی ئامێری پزیشکی The Biohealth یاخود TBHS کە بتوانە لە ڕێگەی ئارەقۆ چەند پشکنێکی گرنگ ئەنجام با بۆ نمونە چەند مادەیەکمان هێل ناو ئارەقاوەکو گلوکۆز لاکتێت ئەلکترۆلایت کۆرتۆزۆل و لایسۆزایم و یوریا و هەتا دواتر و هەر مادەیە لەوانە ئیشی تایبەت بەخۆی ئەکا بۆ نمونە لە ڕێگەی ئەلکترۆلایتەکە و ئێمە ئەتوانین ڕێژەی ئارەقی ڕێژەی شلەی ناو جسم دەستنیشان بکەین و لە هەمان کاتا چەند مادەیەکی گرنگی تیاوەکو سۆدیەم و کلۆراید و پۆتاسیۆم لە ڕێگەی کلۆراید ئێمە ئەتوانین نەخۆشی سیستیک فایبرۆسیس تەست بکەین یاخود پشکنینی لێسەر بکەین کێکێکە لە گرانترین پشکنینەکانی ناو کوردستان لە ئێستاە و بۆ نمونە شەکرەکەمان هەیە شەکرەی ئارەق لەگەڵ شەکرەی خوێنە هیچ جیاوازیەکان نیە و ئەتوانین لە ڕێگەی ئارەقەکەەوە هەمان جوابی شەکرەی خوێنمان دەست بکە و ڕاستی من بۆیە ئەم بیرۆکەیان بۆ هاو زۆر ترسم بە دەرزی هەیە ئەتوانین بڵێن فۆبیامان بە دەرزی هەیە ویستم چارەسەری بۆ خۆم و کەسانی وەک خۆشم بدۆزمەوە گەشتم بەم دەرەنجامەی ئێستا زۆر لەسەر توێژینەوەکانم خوێنەوە نزیکی 3 ساڵە من ئێستا کار لەسەر ئەمە ئەەکەم و هەوڵێن لە ناو کوردستانە بگەێنین بە ئەنجامێک و خەڵک سوودی لێ ببینە پێ ئەڵێن ئایندەی تەندروستی لە ناو کوردستانە تەنها دەستەکانە لەسەرم بە شەڕەشەدا ئەنیت و دوای چەند چرکێک ئەتوانە وەڵەمەکانن لەسەر ئەم شاشەیە ببێت دیاریکراوی نیمانە بەس دەتوانین 12 پشکنینی پێ ئەنجام بین هەتاوەکو ئێستا دیارترینیان کامانە وتمان ئەلکترۆلایتەکە لە ڕێگەی ئەلکترۆلایتەکە ئەتوانین نەخۆشی سیستیک فایبرۆسیس بدۆزینەوە و بۆ نمونە ئەتوانین شتێکی تازەش لەبارەی بیرۆکەکەمە ئەوە ئێمە ئەتوانین کارەبا دروست بکەین وتمان ئێمە لایسۆزایم و لاکتیتمان هەیە ئەو دوو مادە ئێمە ئەتوانین ئەم پاڵی کە لەسەر ئەم جیهازە دروستی ئەەکەین بکەین بە کارەبا یعنی ئەتوانین کارەبا لە ڕێگەی مرۆڤ دروست بکەین ئێستا دەستی من وشک دیارە بەڵام لە ڕاستیە ڕێژەیەکی ئارەقی پێوەیە کە ئێمە دەستمان لەسەر بە شەڕەشەکە دانین تەبەن هەردوو دەستمان دانێ چەند هەستەوەرێکی تایە ئەم هەستەوەرە ئارەقەکە هەڵەمژێت و توێژینەوەی لەسەر ڕکات و ئەخوێنێتەوە و دوای چەند چرکەیەک لە ڕێگەی ژیری دەستکردەوە ئەتوانێ وەڵامەکانمان پێ بەخشێت دەستی ئێوەش خۆ